بەوەی دەستێوەردانی حیزب و حکوومەت لە کارەکانیدا پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەم کەمترین یاسای دەرکردووە. خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە 6/11 2018 دەست بەکار بوو. لە 2 مانگی کۆتایی 2018 هیچ کارێکی نەکردووە. لە ساڵی 2019 پەرلەمانی کوردستان 4 یاسای دەرکردووە و کەمترینیان بۆ خەڵک بوون. یەکەم یاسا کە پەرلەمان لە خولی پێنجەم دەری کرد یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم بوو. دوای نزیکەی 2 ساڵیش لە سڕکردنی سەرۆکایەتی هەرێم بەوەی پرۆژەی پارتی وێشێتی و گۆڕان دامەزراوەکە کارا کرایەوە و نێچیرە ڤان بارزانی بوو بە سەرۆکی هەرێم. یاسایەکی تر کە پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەم هەمواری کردەوە یاسای ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم بوو. لە یاساکەدا 1 بڕگا هەموار کرایەوە بۆ ئەوەی ئەگەر کەسێک ئەندامی ئەنجومەنی پارێزگاش نەبێت بتوانێت ببێتە پارێزگار. دوای هەموار یاساکە پارتی لە دەرەوەی ئەنجومەنی پارێزگاکە فورسە سۆفی وەک پارێزگاری ئەولێر و عەلی عەتەر وەک پارێزگای دووەک دیاری کرد. پێش هەموار یاسای ئەنجومەنی پارێزگاکان هەر کەسێک ببوایە بە پارێزگار بەپێی یاسا دەبوایە ئەندامی ئەنجومەنی پارێزگا بێت. هەروەها پەرلەمانی کوردستان لە ساڵی 2019 هەریەک لە یاساکانی بەخاوەنکردنی زەویە زیادەڕۆیەکان و یاسای ڕێخستنی ڕیکلامی بازرگانی پەسەند کردووە. لە 8 مانگی یەکەمی ساڵی 2020ش پەرلەمانی کوردستان 1 یاسای دەرکردووە، ئەویش یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و خانەنشینی و ئیمتیازاتەکانە. لە یاسای چاکسازیدا دەست بۆ گەندەڵیەکانی نەوت و خاڵە سنووریەکان نەبراوە و مەترسیەوەش هەیە لە کاتی جێبەجێکردنی یاساکەدا بەشێک لە دەرماڵی فەرمانبەران ببڕدرێت. پەرلەمانی کوردستان لەم خولەدا ئەولەویاتی بۆ پەسەندکردنی یاساکان بۆ پرۆژە یاسایانە داوا کە لە حکوومەتەوە هاتوون و پێشنیازی یاسای فراکسیۆنەکانی ئۆپۆزسیۆنی فەرامۆش کردووە. لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەنیا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان 22 پێشنیازی یاسایی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە، بەڵام پەراوێز خراون و نەکراونەتە یاسا. ناوەڕۆکی پێشنیازە یاساکانی فراکسیۆنی کۆمەڵ هەمویان پەیوەست بوون بە ژیانی خەڵک و ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە. لە هەمان کاتیشدا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بە ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان بەدەیان یاداشتی ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ لێپرسینەوە لە حکوومەت کردووە، بەڵام فەرامۆش کراون. داوامان کردووە زەخت دەکەین و بۆ لە 32 ڕۆژ نەتوانرا مەسەلەن ئەمە جێبەجێ بکرێت سەرۆکی پەرلەمان. دەربارەی لێبڕینی لە سەدا 21 موچە و 27 ملیار قەرزەکە و دۆخی خەڵک و کرێنشینان فراکسیۆنی کۆمەڵ داوای کردووە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بێنە پەرلەمانی کوردستان و لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. بەوەی دەستێوەردانی حیزب و حکوومەت لە کارەکانیاندا پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەم لە ماوەی ساڵێک و 9 مانگ تەنیا 5 یاسای دەرکردووە. ئەمەش بەراورد بە خولەکانی دیکە کەمترین پرۆسەی دەرکردنی یاسایە. ئەمە جگە لەوەی پەرلەمانی کوردستان لەسەر لێبڕینی موچەی موچەخۆران نەیتوانیوە هیچ لێپرسینەوەیەک لە حکوومەت بکات.